بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا و تۆپخانەکانی وڵاتی ئێران لە ماوەی ساڵی ڕابردوودا زیانێکی زۆر بەر ئابووری هاوڵاتیان و جینگەی ناوچە سنووریەکانی دەڤەری سۆران کەوتووە. لە کەمیە و بردومانانەدا بە هەزاران دۆنم لە ڕەز و باخی هاوڵاتیان و پاوان و دارستان سوتاون، جگە لە زەرەر و زیانێکی زۆریش کە بەر ئاژەڵ و بەرهەما کشت و کاڵیەکان کەوتون. لە ئەنجامی بردومانی سوپای پازارانی ئێران و بۆمبارانی فڕۆکە جەنگەکانی تورکیا بۆ سەر سنووری هەردوو شارەدەی سیدەکان و حاجی وەمەران بۆ هۆی ئەوەی کەواژمارەیەکی زۆر لە ڕەز و باخی هاوڵاتیان لە هاوینی ساڵی ڕابردوو ئەو بردومان و بۆمبارانە کرا، بە هۆی ئەوەی کەواژمارەیەکی زۆر لە ڕەز و باخی هاوڵاتیان بسووتێ و بەپێی ئەو خەملاندنەی کە لە بەڕێوەبەراتیمان خەملاندنی کراوە لە ئەنجامی ئەو بۆمباران و تۆپبارانانە بە شێوەی نزیکراوەی نزیکەی 400 دۆنم لە پوش و پاوان سووتە. سەرەڕای زیانە ئابوووریەکان کە بەسەر ناوچەکەدا هاتووە بە بڕوای شارەزایەکی ژینگە تەقەمەنیەکان کاریگەری نەرێنی لە دوای خۆیان بۆ سەر ژینگە و کشت و کاڵ و ئاوهەوای ناوچەکە جێدەهێڵن. ئەم مەترسیەش لە ئایندەدا لە ناوچەکەدا بەدیار دەکەوێت. طبعا لە ڕووی ژینگەیەوە کاریگەری هەیە بەسەر مرۆڤ، کاریگەریەکەشی لەوەی طبعا پێشکەوتنی تەکنۆلۆژیای عسکەری وای کردووە بڵێن نەک هەر کاریگەری تیشکاوەری بەسەر جەستەی مرۆڤدا، پێش کاریگەری تیشکاوەریەکەی کاریگەری کیمیاییشی هەیە. طبعا حتا دوای نەمانی جەنگەکەش بەڕاستی ئەمانە پاشماوەیەکن بە درێژای چەند ساڵێک دەزەنگن لەم وڵاتەدا، چونکە خودی ئەو مادەنە لە تەکنۆلۆژیای عسکەریدا هەمووی لە پاشماوەی مادە تیشکاوەریەکانەوە دروستکراون و یۆرانیۆمی تەخسیبکراوەوە دروستکراون. ئەمانە کاریگەریان هەیە لەسەر خاچی ئەو وڵاتە، لەسەر هەوای ئەو وڵاتە، لەسەر ئاوی ئەو وڵاتە. لە هەمان کاتیشدا دوای کاریگەریەکەی لەسەر کشت و کاڵک بەجێ دێڵیتن. کاریگەریش کشت و کاڵی جارێکی تر بۆ سەر مرۆڤ، ئەمە ترسناچێ بۆ سەر جەستەی مرۆڤ. سەرەڕای ئەمەش ئەمانە مادەی تیشکاوەرینە، ئەو مادە تیشکاوەریانە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ڕاستەوخۆ ئەم تیشکانە تیشکی ئەلفابێ بێت تا بێگاما بێ ڕاستەوخۆ لەگەڵ خانە زیندوەکانی لەشی مرۆڤ کارلێک ئەکەن، لە کۆتاییدا ئەبینی جۆرە نەخۆشیوە گوێت لێ ئەبیتن لەم وڵاتەدا بەهۆی ئەو مادانەیە، ئەو مادە زیان بەخشانە کە مادەی تیشکاوەرینە، نەخۆشی سیر گوێت لێ ئەبیتن. بردومانی فڕۆکەکانی تورکیا و تۆپخانەکانی وڵاتی ئێران بە بیانوویبوونی چەکدارانی پەکەکە و دێموکرات بووە لە ڕابردوودا. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زۆری ئەو ناوچانە چەندین گوندی تێدایە و هاوڵاتی مەدەنی تیادا نیشتەجێن. بەپێی زانیاریەکانیش لە ماوەی ساڵی ڕابردوودا 3 هاوڵاتی لە قەزای مێرگەسۆر بەهۆی بردومانەکانەوە گیانیان لەدەستداوە و 3 هاوڵاتی تریش لە ناحیەی حاجی وەمەران بریندار بوون. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.